بەهۆی تەقینەوەی بۆری گازی سروشتی لە شارۆچکەی نەوسوودی شاری پاوەی سەر بە پارێزگای کرماشان باڵەخانەیەکی سێنهۆمی ڕووخاو بەو هۆیەوە 8 کەس بوونە قوربانی. قایممەقامی شاری پاوە ڕایگەیاندووە کاتژمێر 8:30 سەرلەبەیانی ڕۆژی پێنجشەممە بۆری گازی ماڵێکی سێنهۆمی لە شارۆچکەی نەوسوود تەقیەوە و بووە هۆی ڕووخانی باڵەخانەکە و تا ئێستاش 2 کەس گیانیان لەدەستداوە. سەرۆکی ناوەندی فریاگوزاری پارێزگای کرماشانیش ڕایگەیاندووە لە کاتی ڕووداوەکەدا 8 کەس لە ناو بیناکەدا بوون، 2 کەسیشیان کە دایک و کچێکی منداڵ بوون گیانیان لەدەستداوە و 6 کەسیش بریندارن کە ڕەوانەی نەخۆشخانە کراون. بە وتەی سەرۆکی زانکۆی پزیشکی کرماشانیش تیمەکانی فریاگوزاری دەستبەجێ گەیشتونەتە شوێنی ڕووداوەکە و بریندارانیش لە زووترین کاتدا گواستراونەتەوە بۆ نەخۆشخانە و باری تەندروستیان جێگیرە. سەرۆکی شارەوانی نەوسوودیش ڕایگەیاندووە تەقینەوەکە زیانی بە چەند خانوو و ئۆتۆمبیلێکی نزیک لە ڕووداوەکەش گەیاندووە. سامان سلێمانی، کورتسات نیوز.